سڵاوتان لەبێ بینەران و بستەرانی کوردستان 24 لە هەر شوێنێک بینەر و بیسەری پرۆگرامی ڕۆژ باشن ڕۆژێکی باش دەست پێ بکەن لەگەڵ ئێمە. ئەمە بەرگە و بابەتی تایبەت و سەرنجڕاکێش پڕزانیاریمان بۆ ئامادەکردوون ئەمڕۆژ وەکو هەر ڕۆژێکی دیکە. ئەزانین کە وردە وردە ژیان بەرەو ئاسایی بوونەوە ڕات بۆ هۆی کە ڤاکسین زۆرترە بێت و حکوومەت یاریمی کوردستانیش هەمیشە لە هەوڵایەکە زۆرترین ڤاکسین دابین کات بۆ هاوڵاتیان کوردستان کە لە پەتای کۆڕۆنا و جۆرەکانیشی پارێزراو بین. یەکێک لە ئەو خاڵانەی کە زۆر گرنگە کە پێویستەکە ژیان ئاسایی بێتەوە کردنەوەی دەرگاکانی قوتابخانەکانە، ناوەندەکانی خوێندنە، بۆیە هەر لە ئێستاوە ئامادەکاریەکرێ و چەندین ڕێگای گرێتە بەر بۆی کە بتوانێت ئەم ساڵ بە شێوەیەکی باش و لە کاتی خۆیدا و بە تەواوی پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە. و جگە لەوەش ناوەندێکی تایبەت دەکرێتەوە بۆ وەرگرتنی ڤاکسین بۆ مامۆستایان، واتە مامۆستایان بتوانن ڤاکسین وەربگرن تا پارێزراو بن لەو پەتایە. ئەم باسە لەگەڵ کەسانی شارەزادا زیاتر ئەوروژێنم و قسەی لەسەر ئەەکەم و ئەکینە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەوە. جگەلەوە بابزانین لە کەش و هەوا یاخود لە ناوچەکانی دیکە گۆڕانکاریەکانی کەشوهوا چی دیکەی بەخساندووە لە جیهانە. دەستپێکیش وەک هەمیشە باکورتەیەک لە هەواڵەکان دەبێت و دواتە دێمەوە باسی ئەو بابەتاناکەین کە ئاماژە بکەین. کوردستان 24 ساتی گیان لە دەستدانی دوو گەشتیارە عەرەبەکەی سنووری باتیفان بڵاو دەکاتەوە لە کامێرەکانی چاودێری دەردەکەوێت کە بەهۆی TNT چێنراو بووە. لە ڤیدۆیەکدا کە لە کامێرەکانی چاودێری پاسەوانی سنووری عێراقیە وەرگیراوە ساتی گیان لە دەستدانی دوو گەشتیارە عەرەبەکەی سنووری باتیفان کە لە بنەڕەتدا خەڵکی موسڵن دەردەکەوێت کە بەهۆی TNT چێنراو بوو و لەسەر یەکێک لە ڕێگا سەرەکیەکانی هاوینە هەوارێکی زاخۆ دانرابووە. عەلی ڕازی گوتەبێژی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق ڕایگەیاند بەهۆی دروستکردنی چەندین بەندە و کۆگای ئاو پرۆژەی ئاودێری لەسەر سەرچاوەکانی هەردوو ڕووبارەکە لە دیوی تورکیا و ئێرانەوە ئاوی ڕووبارەکانی دیجلە و فورات بە ڕێژەی زیاتر لە 150 کەمی کردووە. ئاماژی بەوەش کرد کە مانگی ڕابردوو لەبارەی پێشێلکاریەکانی لە مامەڵەکردن لەگەڵ سەرچاوەکانی ئاو هۆشداریان داوەتە ئەو دوو وڵاتە. دەژڵێت کار لەسەر کۆبوونەوەیەکی سێقۆڵی لەگەڵ وڵاتانی تورکیا و ئێران دەکەن بۆ ئەوەی زیانی کەمبوونەوەی ئاو بەسەر هەر سێ وڵاتدا دابەش بکرێت. شەپۆلێکی بەفربارین ژمارەیەک شاری لە باکووری کوردستان گرتەوە. لەژێر کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوای جیهان بە تایبەت سیبریا شەپۆلێکی بەفربارین جێی ئاگری لە باکووری کوردستان گرتەوە و لووتکەی چیاکەی سپی پۆش کرد. بەهۆیەوە پلەی گەرمای ناوچەکە تەواو دابەزی. جێی ئاگری 5137 مەتر لەسەر ئاستی ڕووی دەریاوە بەرزە و ساڵانە یەکەم شەپۆلی بەفر لەو لووتکەی ئەو چیایە دەبارێت. لە ستۆکۆڵم پایتەختی سوید هاوڵاتیان ڕژانە سەر شەقامەکان و داوای ئازادکردنی جولیان ئەسانج دامەزرێنەری ماڵپەڕی ویکلیسکیان کرد کە ئێستا لە شاری لەندەن زیندانی کراوە. لە ڕاگەیەنراوێکی خۆپشاندەرانی سوید هاتووە ئەسانج زیندانی کراوە و لە بەردەم هەڕەشەی مەرگدایە نەخۆشە و زووتر لە تەمەنی خۆی پیر بوو. داوا لە هەموو جیهان دەکەین بۆ ئازادکردنی جولیان ئەسانج بێنە سەر هێڵ. لە بەشێکی ڕاگەیەنراوەکەدا هاتووە پێویستە لە جیاتی ئەسانج جولیان ئەمریکا و بەریتانیا بە تاوانی جەنگ دادگایی بکرێن. دوایەوەی جولیان ئەسانج لە ساڵی 2019 لە باڵێۆزخانەی ئیکوادۆر هێنرایە دەرەوە دەست بەسەر کراو تا ئێستاش لە لەندەن لە بەندیخانەدایە. هاوڵاتێکی بەرازیل لە ماوەی 10 هەفتەدا 5 ژەم ڤاکسینی وەرگرتووە و جاری شەشەم دەستگیر کرا. میدیاکان بڵاویان کردەوە هاوڵاتیەکی بەرازیلی لە ترسی ڤایرۆسی کۆرۆنا لە ماوەی 12 ئایار بۆ 21 تەمموز 5 جار ڤاکسینی دژە کۆرۆنای وەرگرتووە. بەشەوەیە یەکەم ژەم سترازینکا، دووەم ژەم کۆرۆناڤار و دووەم ژەمیش ڤاکسینی ڤایزەری وەرگرتووە. دوجار لە کاتی وەرگرتنی ژەمی شەشەم دەستگیر کراوە. تا ئێستا لە 158 دانیشتوانی بەرازیل یەکەم ژەم و لە 125 دیکەیان دووەم ژەمی ڤاکسینیان وەرگرتووە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن.
یاخود خەبات یاخود بۆ ئازادی گەل ئەمانە هۆکاری سەرەکی زۆرێک لەو کەسانەیە کە ڕێگەی هەندەرانیان هەڵبژاردووە لە تاراوگەنیشتە جێبوون و لەوێژین لەوێشەوە لە ڕێگەی نووسینەکانیانەوە ئازارەکانی کورد بەگوێی جیهانەگەێنن مححمود لەوەندی یەکێکە لەو نووسەر و ڕاگەیانکارانەی لە ڕێگەی نووسین و پرۆگرامەکانی تەلەڤیزۆن خزمەتی بۆ کورد و کوردستان کردووە بابەیەکەوە ببینین. از خلق دیاربکر ما گنده ما نزی قرشداغ به دیاربکر بکر دایه سال 1954 لدیاربکر دایک بومه ناوی محمود لواندی یکم جار من تنها سری خواه کووارک دخست به ناوی میرکوت 84 هگر یعنی لگور آگاهداری من کو ملسر کووار روزنامه گله کار کریه تقریبا زانم لحجار پرچه چند کووار درکتنه یکم گواری گالته و گپی کردی ادویجم اوه به ناوی میرکوت من درخست ناوارو که نویسی من بهتر میزاحی بو ام بیجن به ناوی مالا خوده پیکنینی کردی به ناوی کامپیوتری بردلی من همون نویسی میزاحی بلام هم میزاحی هم سیاسی میزاحی یعنی پیکنین یعنی گالته و گپن پشتی ویا ما بهتر کار روزنامه گریه لسر بیاز دخبتیم نهاجی از لسر کوبار روزنامه کردی یه سویده کار دکم یعنی اگر بکارم از یعنی یک پروژه من هری مزن او کو نهندک لسویده بلکه من هون تخمین نکن لی تقریبا 175 هفته و 4 کوبار روزنامه کرد درکتیه یه هر 4 پارچه قربانجی و سورانی و زازاکی و گلک زمان دن جرباجی مهمه جیانا کردین سویده او کو چاوا تاثیر که مزن لهر 4 پارچه کردستانی کریه با آمن یعنی اکولا سویده دیویژن بن حق نابجن اکولا که براستی در بیا دمکه چون پاریسه من پاریس 84 حتی 87 الوداري للسوربوني من باش كردي تاني سوراني خوند جبوكو فيري سوراني عمل بيشتا بچه پاشي وگريام سويدي ديسا دمك الوداري من الفدراسيونا كومري كردستاني كار کرد از بوم برپسياري كوبارا بربانگي پاشي من ماموستاتيا كردي کرد و گله كتابين ينكو دبستان ای پرورده دوان داجی من بشتاری کرد و پشتی و 2008 ادیسا چون بو پاریس انستیه کردی پاریس دست به تلویزیون که کردن به ناوی کرد یک ارزانی و تاثیر اوی لکردستان باکر و گل کرد زنه دربه حتی یا راستی یعنی هم بجن خورد بون خواندکار لیسه بندوی دمه داوقتی الورداري بالناوي ديروكا ما يعني تاريخي ما بالناوي ويا من تقريبا 140 برنامجين هر يك ساعتي ومن ما ذكر بيترسل ديروكا كردستاني وين بيجي الشيخ محمود البرزنجي بقرا حياه ملا مصطفى جوي بقرا حياه الشيخ سعيد حياه حمود تفقرين كردي ما دخلتهم يعني داخل بيش يعني بيا هواي وانا هاجي هي استاجي ما مستطيع زماني كردي دكم من مكتبين دسبيك سرطائي وحتى انيفرسيتي لدياربكر خوند من خبشي بيولوجي خوند باشي حتى صالي حشتي وكو هر كردكي امجي تقريبا بالسياسه مجبور بون عسكرات تسركم ام مجبور بون الرافيان جي تركيا تشوم سوريا دورا تشوم لبناني جي لبناني حشتي ودو هاتم سويدي استا دينا سرتوري ئەمڕۆی پرۆگرامەکەمان کە باس لەوە کرێت چەند پێشنیازێک بۆ دەستپێکردنەوەی وەرزینەوەی خوێندن هەن وەروەها بەم زوانش وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێکرد سەنتەری تایبەت بە پێدانی ڤاکسین بۆ مامۆستایان نەکرێتەوە وی میوانداری بەڕێز حەسیبە سەعید گەردی کە ئەندامی پەرلەمانی کوردستانەوە لە هەمان کاتدا ئەندامی جژنەی پەروەردە و خوێندنی باڵاشە لێرە کردومانە لەگەڵمانە بەخێر هاتی حەسیبە خان زۆر سپاس بۆ بەڕێز زۆر سپاس بەیانێکی باش ڕۆژێکی باش ڕۆژێکی باشتر بۆ کوردستانی عزیز و بۆ ئێوەی دڵڕفێنیش سپاس دەکەم سپاس خاتو حەسیبە ئەو پێشنیازانێک کە پێشکەش کراوە چۆنە و ئێوەش وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا چ پێشنیازێکتان هەیە بۆی کە دەستپێکی پرۆسەی خوێندنی ئەم ساڵ بە شێوەیەکی باش بێت و دوور بن لە پەتای کۆرۆنا و بەباشی جیاواز لە 1-2 ساڵی ڕابردوو بەڕێوە بچێت بەڵێ ئەگەر بینە سەرباس لەو پێشنیازانەی کە بۆ دەستپێکی ئەم ساڵی خوێندن کراوەوە ئەو ئامادەکاریانە و پلانی هەردوو وەزارەت بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندنەوە چی ئەبێتن ئێمە ئەزانین دوای ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا تەواوی جیهانی گرتەوە پرۆسەی خوێندن زیاتر لە هەر
پرۆسەکانی تریان خود بڵین لە هەر سێکتەرێکی تر زیاتر زیانی بەرکەوت بەهۆی ئەوەی کە قوتابیان کەمترین ئامادەبوونیان لە ناو هۆڵی خوێندنگاکان و کەمپسی زانکۆکاندا هەبوو ئەمەش کاریگەری نەرێنی بەڕادەیەکی بەرچاو لەسەر ئەو قوتابیانە کرد کە لە قۆناغی بنەڕەتیدان تایبەتەن ئەوانەی کە لە باخچەی ساوایان و بڵین پۆلی یەک ویان ئەو قوتابیانەی لە پەیمانگاکان 2 ساڵە خوێندنیان هەیە یان 4 ساڵەکانی دواییان. ئێمە ئەزانین هاتنی ئەم پەتایە گشتگیر و جیهانی بووە بەڵام لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردەوە زۆرترین پێشنیاریان هەبووە بۆ ئەوەی کە بڵین ئەو ماوەی کە لە بەردەستدا بووە بە باشترین شێواز پڕی بکەنەوە بۆ ئەوەی قوتابیان زەرێکی ئەوتۆیان بەرنەکەوێتن. پار ساڵ پلانێکی باش پەیڕەو کرا بۆ ئەو ماوەیە کە قوتابیان تێیدا بڵین پرۆگرامی خوێندنیان هەبوو لە زانکۆیەکان بە شێوازی بڵین ئاوێتەیی بوو ئۆنلاینی و هەردوو سیستەم پەیڕەو ئەکرا لە هەروەها لە کەرتی پەروەردەش هەمان سیستەم هەبوو. ئێمە لە بەرەبەرەی کۆتایی هاتنی قۆناغی خوێندن سەردانی وەزارەتی پەروەردەمان کردووە بانکێشتی وەزیری خوێندنی باڵاشمان کرد بۆ ئەوەی باس لە پلانی داهاتوو بکەین بۆ ئەم ساڵی خوێندن. بینیمان کە یعنی سەرەتاکان بەهۆی ئەوەی کە ناتوانرێ پێشبینی وەزعەکە بکرێت ئایا ڤایرۆسی کۆرۆنا بە تەواتی کۆتایی دێت یان بەردەوام ئەبێت بۆیە سەرەتاکەی هەروەک پار ساڵ بە شێوازی ئاوێتەیی ئەبێتن لە ناو قوتابخانەکان بڵین بە شێوازی تەناوب ئەبێ لە ناو قوتابخانەکان و بە شێوازی ئاوێتەیی لە ناو کامپس ئەبێ ئەوەیە کە لە وەزارەتی خوێندنی باڵا بڕیارە لە 1 ئەیلولەوە دەست بە پرۆسەی خوێندن بکرێتەوە لە قۆناغی بنەڕەتیش لە 15 مانگەوە دەست بە پرۆسەی خوێندن بکرێت. باشە حەسی بەخان لە قۆناغی بنەڕەتیش بە هەمان شێوەیەکە بە شێوەی ئاوێتە و تەناو بەبێت یاخود بە تەواوی دەوامەکەن تاوەکو ئێستا ئێمە گەر تەماشا بکەین بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی زۆر ئەدا بۆ ئەوەی لەگەڵ ڕێکخراوەکانی تەندروستی جیهانی زۆرترین برەڤاکسەن هاوردەینا و هەرێمی کوردستان بکەن لە ڕێگەی وەزارەتی پەیوەنددارەوە بۆ ئەوەی تەواوی هاوڵاتیانی کوردستان بتوانن ئەو پێکوتەیە وەربگرن و ژیان تاوەکو ڕادەیەکی زۆر بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی. ئەمەیان هەنگاوێکی دڵخۆشکەرە بەڵام لە هەمان کاتدا وەک پێشتر ئاماژەم پێدا ئێمە کاتێک لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردەوە وەزیری خوێندنی باڵا قسەمان کرد ئەوە بۆ سەرەتای دەستپێکی ساڵ بە هەمان شێوازی پارساڵ ئەبێ ئامادەکاریەکان بە تاوەتی ئەکرێن بۆ ئەوەی کە ساڵێکی نۆرمال هەبێت و قوتابیان بگەڕێنەوە قوتابخانە بەڵام لە هەر ئەگەرێکدا قۆناغی سیستەمی پاڵپشتکاری کە قوتابخانەی ئەلکترۆنیە بۆ قوتابیان ئامادەکراوە و شێوازی ئۆنلاینیش بۆ قوتابیانی زانکۆەکان ئەبێ. باشە ئێوە هیچ پێشنیازێکی تایبەتان هەبوو وەکو لیژنەی پەروەردە؟ بۆ ئەمە بەستە ئێمە هەفتەی داهاتوو بڕیارەوەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا کۆ ببینەوە لە کۆبوونەوەکەدا ڕاو سەرنجی هاوڕێیان وەرەگرین و بڵین لەبەر ڕۆشنایی ئەو بریارانەی کە هەردوو وەزارەت هەیتیان لەسەر پرۆسەکە ئەو کات ئێمە یعنی لە هەر ئەگەرێکدا وەکو لیژنە چۆن خۆت ئەزانی کاری پەرلەمانتار کاری بڵین چاودێریە ئێمە چاودێری ئەەکەین لە هەمان کاتیشدا پشتگیری ئەو بریارانە ئەەکەین کە لە هەردوو وەزارەت دەرەچن چونکە بریارەکان دووبارە بە شێوازی ساڵانی ڕابردوو بە هەماهنگگی لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەبێتن بۆ پاراستنی گیانی قوتابیان. باشە پێتان وایە ئەگەر بەو شێوازە بێت ئەگەر خوانەخواستە پەتاکە بەردەوامی هەبوو یاخود زۆرتر بوو بە شێوازی ئاوێتە بێت پرۆسەی خوێندن سەرکەوتووە بێت لە ماوەی ئەم 1-2 ساڵەدا سەرکەوتوو بووە تا بەو شێوەیە بەردەوامی بکەن؟ من هەر لە سەرەتاوە یعنی چەند بەرنامەیە کە پێکەوە بووین هەرگیز لەگەڵ ئەوە نیم بڵێم کە خوێندنی ناوپۆڵ لەگەڵ خوێندنی قوتابخانەی ئەلکترۆنی یان بڵین تەناوب بەراورد بکەم حتمما لە هەر ئەگەرێکدا ئامادەبوون لە ناو قوتابخانە باشتر قوتابی فێرە بێتن تەرکیزی زیاتر ئەبێتن زیاتر پابەندی کاتی دەوام ئەبێتن ئەرکی ماڵەوە باشتر پەیڕەو ئەکا بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا هەم کێشەی بڵین ئینتەرنێتمان هەیە هەم کێشەی ئامێرە زیرەکەکانمان هەبووە لە ناو ماڵەکاندا بەڵام لە هەمان کاتیشدا لەبەرەوەی لە هەرێمی کوردستان ئەگەر بێت و ژمارەی قوتابیان لەگەڵ قوتابخانەکان بەراورد بکەین
قوتابخانەکان کەمترن ئێمە لەوانەیە لە ڕووی میلاکاتەوە بتوانین میلاکات بۆ تەواوی قوتابخانەکان دابین بکەین بە گوێرەی ئەو قوتابیانەی کە هەن بەپێی ئەوەی کە دابشکاریە کرابوو لە نێوان ڕێژەی قوتابیان و مامۆستایان بۆ هەر 11 قوتابی مامۆستایەک بەرەکەوێت کە ئەوەش ڕێژەیەکی ستانداردە و زۆر باشە بێتن کە قوتابی ئەزمون لێوەربگرێ بەڵام ئەگەر بێت و ڕێژەی قوتابخانەکان بەراورد لەگەڵ ڕێژەی قوتابخانەکان بکەین ئێمە پێویستیمان بە بنیاتنانی چەندین قوتابخانەی تر ئەبێتن بۆ ئەوەی قوتابیان بتوانن تێیدا سودمەند بن ئەمانەیان هەموو هۆکارگەلێکن بۆ ئەوەی کە سیستەمی پەروەردە پەکی تێدا بکەوێت ئێستا کەش ئەگەر بێت و لە ناو قوتابخانەکان مامۆستایانی بەڕێز پابند بن بەوەی کە ژەمە ڤاکسین وەربگرن دەتوانن بەڕادەیەکی باش قوتابیان لە ناو قوتابخانەکان دەوام بکەن و بە شێوازێکی ڕێکوپێک بە ڕێکارە تەندروستیەکانەوە ڕۆژانە دەوامی خۆیان بکەن بەو سیستەمەی کە پەروەردە پلانی بۆ دانێ باشە باسی وت کرد کە پێویستە مامۆستایان پابندیەوە بن ژەمە ڤاکسینەکان وەربگرن ئێستا بەنیازیەوەن کە سنتەرێک بکرێتەوە ناوەندێک بکرێتەوە تایبەت بە پێدانی ڤاکسین بۆ مامۆستایان سەبارەت بۆ ئێوە چۆن چاودێریەکەن یاخود داواکاریتان چێ لە مامۆستایان بەڕای من وەکو ئەندامێکی لیژنەی پەروەردەوە بە حکمیەوەی کە پێشتریش مامۆستا بووم بە حکمیەوەی یعنی مامۆستایان توێژێکی ڕۆشنبیرن ڕۆشن فکرن پێویست هەر بەوە ناکە کە سنتەری تایبەتیان هەبێتن خۆیان مامۆستایان دەبێت دەست پێشخەری ئەوەیان تیا بێتن کە خۆیان بەر لەوەی کە لەلایەن وەزارەتەوە تەبلیغ بکرێن خۆیان بچنە بنکەکانی یان ئەو سنتەرانەی کە بۆ پێدانی ژەمی ڤاکسینەوە دانراون ڤاکسین وەربگرن ئەمە هەنگاوێکی دڵخۆشکەرە کە هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا هەل لە هەوڵی ئەوەدان کە لینکێکی تایبەت دانراوە بۆ خۆتۆمارکردنی پێشوەختە بۆ تەواوی مامۆستایانی کوردستان بۆ ئەوەی ژەمی ڤاکسین وەربگرن تاوەکو 16 هەڵە نەبم تقریبی 8,000 مامۆستای بەڕێز ناوی خۆیان تۆمار کردبوو ڤاکسین ژەمی یەکەم و دووەمیان وەرگرت بوو ئەمەیان هەنگاوێکی دڵخۆشکەرە بەڵام لە هەمان کاتدا پێویستە مامۆستایان بەردەوامتر چۆن ئەوە کاتی قوتابخانەکان هاتوو چەند ڕۆژێکی کەممان لە بەردەمایە پێویستە تاوەکو ئەو ماوەیە مامۆستایان خۆیان هەڵمەتی بەرفراوانیان هەبێتن بۆ ئەوەی سەردانی بنکەکان بکەن و ئەو ژەمە پێکوتەیە وەربگرن بەدەنگەوە هاتنی مامۆستایان زۆرتر بۆ پێویست ناکە بکرێتە ئیجباری خۆی من ئەڵێم هەر سەرەتاکەش پێویستی بەوە نەئەکردەبی مامۆستا خۆیان دەست پێش خەربان چۆن تۆ بڵێ لەوانەیە لە شوێنێکی دوورە دەست ئەگەر بێت و هیچ دام و دەستگایەک نەبێتن بۆ پێدانی ڤاکسین ئەوە حکوومەت ئەتوانێت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە معنیەکان سنتەری تایبەت لەو شوێنانە بکاتەوە بۆ ئەوەی پیر و پەککەوتەکان بێن ڤاکسین وەربگرن بەڵام جێگەی نیگەرانیش ئەبێتن کە توێژێکی ڕۆشنبیر حکوومەت بەردەوام لەگەڵیان لەسەر هێل بێ بۆ ئەوەی بێن یاخود بکرێتە هێلی ئیجباری و مامۆستایانی بەڕێز ڤاکسین وەربگرن دڵنیام ڕۆژانی داهاتوو مامۆستایان زیاتریش بە پیر ئەم بانگەوازەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە معنیەکانەوە دەچن ئەمەشیان نەک بە تەنها سوودی ئەوەی ئەبێتن کە قوتابیان لە قوتابخانە پارێزن بەڵکو سوودی یەکەمیان بۆ سەلامەتی خۆیانە لە پاش بۆ ئازیزانی خوانە اینجا ئەگەڕێتەوە بۆ کۆمەلگا بەگشتی پرۆسەی خوێندن بێگومان وایە هەمومان کە خۆمان ئەپارێزین ئەو کات ئەتوانین پێکەوە نیشتیمان بپارێزین کەواتە هەر کارێک ئێمە ئەەکەین سەرەتا بڵین لایەنە ئیجابیەکەی بۆ خۆمان ئەبێت ئەوجا بۆ دەوروبەر بۆیە کردنەوەی ئەو سنتەرانە ئەگەر پێویستیش بوو بێتن بەڵام لە هەمان کاتدا من پێشبینی ئەوە ئەەکەم کە مامۆستایان زۆر لەوا وشیارتر بن و زیاتر بەدەنگ ئەم بانگەوازەوە بچن و ڕۆژانی داهاتوش زیاتر سنتەرانە بکەن بۆ وەرگرتنی ئەم ژەمە پێکوتەیە بێگومان خات و حەسی بە سەبارەت بە گرفتەکانی پۆلی دووغازدا ئایا ئێوە وەکو لیژنەی پەروەردە چیتان کرد گرفتیان هەبوو یاخود بەگشتی بڵین پرۆسەی تاقیکردنەوەی پۆلی دوازدە بە شێوەیەکی باش بەڕێوە چوو ئێوە تا چەند لێ رازی بوون و کێشەکانی قوتابیان چی بوو لە کاتی پرۆسەی تاقیکردنەوەکەدا سوپاس بخوا ئەم ساڵی بڵین تاقیکردنەوەکان قۆناغی دوازدەی ئامادەیی باشتر بوو لە ساڵانی ڕابردوو بۆ ئێمە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا ئامادەکاری زۆر باش کرابوو ئەوە بوو کە لە هەر لە 24 حوتەوە کاتێک کە قوتابیان سەردانی ئەو شوێنانەیان کردیان بڵین ئەو هۆڵانیان کردکەنەوەکانیان تێدا تۆمار کراوە دەتبینی بە شێوازێک بوو کە قوتابیان ناڕەزاییان نەبوو سەرەتای یعنی ساڵانی ڕابردوو هەر لە کاتی گەڕان بە دوای ناوەکان قوتابی کێشەی هەبوو تاوەکو
بڵێن ئەزمونونەکانیش کۆتایی دەهاتن. بەڵام ئەم ساڵە وەزارەتی پەروەردە پلانێکی تۆکمەتری هەبوو، دەستخۆشی لە ستافی وەزارەت لەو مامۆستا بەڕێزانە لەو بەڕێوبەر و چاودێرانە ئەەکەین کە لەو ماوەیەدا زۆر خۆنەویستانە بە شێوازێکی ڕێک و پێ کاریان کرد بۆ سەرکەوتنی پرۆسەی تاقیکردنەوەکان لەو قۆناغانەدا. لە بڵین هەر لە دەستپێکی تاقیکردنەوەکان کە لە 25 بوو تاوەکو 15 کە هەردوو بەشی وێژەیی و زانستی کۆتایی پێهاتن، بەڵام بە حکمی ئەوەی کە خوێندنی سریانی و تورکمانی بابەتێکیان زیاترەوە خوێندنە پیشەیەکان دوو بابەتیان زیاترە کەواتە لە پیشەیەکان و بابەتە تورکمان و سریانی 8 بابەتە لە قۆناغەکانی تر 7 بابەتیان هەبوو، بۆیە ئەمەش هۆکارێک بوو بۆ ئەوەی کە چاوەڕوانی زیاتر بکرێتن. ئێمە لەو کاتەی کە نەتیجەی قوتابیان ئەگەڕێنەوە لەوانەیە لەو کاتەدا هەندێک سکاڵامان بۆ بێ، بەڵام ئەوەی تاوەکو ئێستا وەکو لیژنە ناڵێن سکاڵانیە، سکاڵای قوتابیان هەمیشە ئەبێتن، بەڵام وەکو ساڵانی ڕابردوو نەبووە. ئێمە پارساڵ بە بەراورد بەم ساڵە هەر لە دەستپێکەوە دەنگۆی ئەوە هەبوو کە گوایە ئەسئیلەکان فرۆشراون بڵاوە دزەیان پێکراوە، بەڵام شکر بۆ خوا ئەم ساڵە بەهۆی ئەوەی کە لە ناو هۆڵەکانی تاقیکردنەوەکان هەتاوەکو بۆ مامۆستان و سەرپەرشتیارانیش نەبوو کە نێت و مۆبایل لە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە بەکاربێنن و بڵێن لە کاتی داخلبوونی قوتابیان بۆ ناو هۆڵەکانی تاقیکردنەوەکان ڕێکاری زۆر باش پەیڕەوکرابوون بۆ ئەوەی ئامێری بلۆتۆز و هیچ ئامێرێکی تر نەبەنە ناو هۆڵەکان و جیاوازی لە نێوان هیچ قوتابیەک نەکرێتن. ئەمە تا ڕادەیەکی زۆر باش کۆنتترۆل کرا. ئینشاءله لە کاتی ڕاگەاندنی نەتیجەی پۆلی 12 بە هەمان شێوە سکاڵایەک ئەگەر هەش بن سکاڵای لەجێی خۆبن. ئەوەی ئێمە ئێستا بینیشمان ئەوە بوو کە قوتابی زۆر بە ئاسانی دەتوانێتن هەر هەمان ڕۆژکە تاقیکردنەوە ئەنجام ئەدا بگاتە ئەو ڕاستەیە کە لەو مادەیە چەندێنێ، لەبەر ئەوەی کە ئەو نمونەی پرسیارەکان کە بە شێوازی هەلکراو یان خود بنێن ڕاهێنانەکان کە بۆیان شی کراونەتەوە و نمونەیەکی وەرەقەی سۆماکە لە بەردەستی قوتابیدا بوو دەیتوانی هەمان ڕۆژ بزانی لەو بابەتەوانەیە چەندێنێ، کەواتە ئەمە دڵڕاوکەیەکی زۆر لەلایەن قوتابیان و کەسوکاریان کەم دەکاتەوە. هەنگاوێکی زۆر باش و ئەرێنی بوو کە وەزارەتی پەروەردە پەیڕەوی کرد. ئینشاءله لە ساڵانی داهاتوش ئەگەر بڵین ئەو کێشانێک کە هەش بوو بن سەرباری هەبوونی بڵین ئەم پەتایە و چەندین کێشەیتر بڵێ، بەڵام بەگشتگیری پرۆسەکە لە ساڵانی ڕابردوو زۆر ئیجابیتر و سەرکەوتوتر بوو. بۆ هیوان خات و حەسیبە بە هەر بگەڕێمەوە سەر ڤاکسین. ئێمە باسی مامۆستایانمان کرد، بەڵام ئایا هیچ شتێک کراوە بۆی کە قوتابیانیش بتوانن ڤاکسین وەربگرن یاخود هیچ پرۆسەیەکی وا هیچ کات و شوێنێکی وا دیاری کراوە کە ئەوانی کە تەمەنیان گونجاوە بۆ نمونە لەسەر و 18 ساڵ یاخود تەمەنێکە کە دیاریکراوە بۆی ڤاکسین وەربگرێت کاریان بۆ بکرێت؟ ئەوەی کە ئێستا پەیڕەو ئەکرێتن لە هەرێمی کوردستان گشتگیر هێڵەکان کراوان بە شێوازی ئۆنلاین، خێزانەکان دەتوانن خۆیان تۆمار بکەن و کاتەی شوێنێکی تایبەت نییە بۆ شوێنێکی ئەوەی من پێی ئاگادار بم تاو لە هەزای هیچ شوێنێکی وام هەست پێ نەکردیە، بەڵام دیسانێکەش پێویست ناکە ئێمە بۆ هەر توێژێک ڕێنماییەکمان هەبێت و بۆ هەر توێژێک بانگەوازێکمان هەبێت. پێویستە تەواوی چین و توێژەکان لەبەر ئەوەی بابەتەکە بابەتێکی جیهانیە، مەترسیەکی جیهانیە و ڕێکاری خۆپارێزیش گشتگیرە. پێویستە خێزان کەسوکار ئاگاداری ئەوەیان هەبێ و هۆشیاری ئەوەیان هەبێتن. یعنی بەداخەوە ئەیلم کە زۆربەی ماڵەکانی کوردستان کە بەرگێکی ڕەشیان لەبەر بێ لەوانەیە بەهۆی ئەوەوە بێتن کە ئەزیزێکی خۆیان لە دەستدایە بەهۆی ئەم پەتان نەگریسەوە، کە ئینسان ئەزیزێکی لە دەستدا بەهۆی پەتایەکی نەگریسەوە چۆن خۆی پلانی ئەوەی نابێتن کە ئەو منداڵانەی کە تەمەنیان لە سەروی 18 ساڵە خۆیان بچن بە پیر ئەوەی کە ئەم ڤاکسنە وەربگرن و بۆ ئەوەی کۆمەلگایەکی تەندروست و خێزانێکی تەندروست و گیانی ئازیزانمان بپارێزین. ئومێد ئەەکەم قوتابیان کەسوکاریان و خۆشیان خۆشکەر بن و دەست پێشخەر بن لە ناو خێزانەکانیان، دایکان و باوکانیان ئەوەی کە خوێندەواریش نین هان بدەن بۆ ئەوەی ئەم ڤاکسینە دژبڕمان ئەرکی سەرشانیانە کە کەسانی لە خۆیان گەورەتریش هان بدەن بۆی ڤاکسینی کۆڕۆنا وەربگرن. سەبارەت بە پۆلی 12کان ئێستا نیگەرانیەوە یاخود با بڵین ئەوانەی کە لە قۆناغێک تێپەڕن
ئێستا لەکوێ ناویانێتەوە ئەم ساڵ قەرارە چەند کورسی لە ناو زانکۆکان دابین بکرێ بۆ پۆلی 12کان و دواتری ژەوانەی کە لە ناو پەیمانگە و زانکۆکان دەرەچن ئەگەری دامەزراندنیان هەیە بگەڕێینەوە سەر ئەوەی کە ئێمە بۆ ئەم ساڵی خوێندن 24,000 قوتابیمان هەبوو کات بەشداری پرۆسەی ئەزموونەکانی پۆلی 12 ئامادەیان کرد بە هەموو بەشە جیاوازەکانەوە ئەوەشیان ئەگەڕێتەوە سەر هەماهەنگی لە نێوان هەردوو وەزارەتی پەروەردە و خوێنی باڵا تاوەکو چەند کورسی دابین ئەکرێت و ڕێژەی دەرچوون چەندە بۆیە تاوەکو ڕێژەی دەرچوون بڵاو نەکرێتەوە ئەستەم ئەبێت ئێمە دەست پێشخەری هەردوو وەزارەتەکان بکەین بەڵام بە ڕێژەی پێچێت بۆ ئەو 24,000 خوێندکاری بەشداری کراوە ڕێژەی چەندێکی یاخود کورسی بۆ بۆی ئەگەر بێت هەرچەندە ڕێژەی دەرچوون زیاد بێتن بەقەت ئەو ڕێژە نمرە بەرزە نابێت کە ئێمە لە ساڵی ڕابردوو هەمان بوو ئێمە ساڵی ڕابردوو یعنی ئەگەر ساڵانە چەند سەدێک بێ پارساڵ بەشە 100مان هەبوو کە هەمویان قسمی طبیان دینە وێرای پیرۆزباییمان و ئومێدی ئەوەکەین کە زۆرترین سەدیش ئەم ساڵە کچ و کوڕانی کوردستانیانی ئازیزمان بەدەستبێنن ئەمە جێگەی دڵخۆشی ئێمەیە و ئومێد بەخشیشە بەڵام بینیمان کە حکوومەت لە ڕێگ هەردووک وەزارەت توانیان کورسی تایبەت بۆ ئەو بەشانە دابین بکەن بەڵام زۆر جار ئەبینی بەشەکان لەبەرەوەی قوتابیمان هەیە وانەیەکیان دووانەی هەڵگرتیە بۆ دەوری دووەم ئێمە ناتوانین ڕاستە و خۆ بڵین ڕێژەی دەرچوون بەو شێوەیە ئەبێت و ڕێژەی وەرگرتن بەم شێوەیە ئەبێ بۆ نمونە ئەبینی قسمێکی طبی بڵین دە کورسیدا ئەنێتن بەڵام زیاتر لە دە کورسی لۆ هاتیە زیاتر لە دەرکورسی بۆیە پێویستە لە دوای ئەوەی کە ئەو ڕێژە دەرچوونە بەرز ئەبێتەوە وەزارەت خۆی پلانی تۆکمەتری هەبێت ئێمە لە وەکو لیژنەی پەروەردە و خوێنی باڵا و ئەندامانی ئەو لیژنەیە دەرگای پەرلەمانی کوردستان و لیژنەکەی ئێمە کراوەیە بۆ وەرگرتنی سکاڵای هەر قوتابیەک و بەدواداچوون تاوەکو ئەو قوتابیە بەڕێزانە لە تەواوی ئەو بەشانەی کەناوەکانیان بۆ گەڕاوەتەوە وەردەگیرێن لەگەڵیاندا بین لە هەمان کاتدا ئێمە بینین ئەوەی جێک دڵخۆشیە ساڵانە ژمارەیەکی کەم قوتابی ئەویش ئەگەر بە حەزی خۆیان ئامادە نەبوو بن بەهۆی ئەوەی کە هیلاکی خوێندنیان پێوە دیارە ساڵێک دواخەن کە ساڵێکی دواتر دێنەوە ناو پرۆسەی خوێندن و تەقدیمی زانکۆیەکان بەڵێ جارێکی تر تەقدیمی زانکۆیەکان ئەکەن بەڵام ئەوەی جێی دڵخۆشی ئێمەیە وەکو لیژنە دیسان ئەلێم هەم لە ڕێگەی زانکۆ حکومیەکان ئەگەر وەک پێویستیش نەبێتن هەیکەلیەتی زانکۆەکانیان خود کورسیەکان بەڵام توانراوە لە ڕێگەی کورسی پارالێل ئەو بەشانەی تر بۆ ئەو قوتابیانە کە خۆیان ئارەزومەندانە سەردانیا خود بڵین ناویان لەو زانکۆیانە تۆمارەکە ناوەکانیان بگەڕێنەوە و بتوانن دەست بەرداری ئەو مافە بنچینەی خۆ و بنەڕەتی خۆیان بکەن ڕاستە خات و حەسیباگەر بە کورتی وەڵامی ئەمە بیتەوە ئایا یاسای خوێندنی قوتابخانە و پەیمانگا و زانکۆ ئەهلیەکان هەموار بکرێتەوە ئێوە چیتان کردبەوە پێتان وایە کە ئەو نرخانەی ئێستا دانراوە بە تایبەت دەگەر سیستمی ئاوێتە بێ بە شێوەی ساڵی پار نرخەکان گونجاوە چیەکەن بۆەوە خۆی ئەگەر هەر وەزارەتێک کاتێک ئەتوانی کارەکانی خۆی بکاتن کە پەیڕەوێکی تایبەت بەخۆی یاخود یاسایەکی تایبەتی بەخۆی هەبێتن بتوانن لەو چوارچێوەیەدا ئەدای کارەکانی خۆی بکە ئێمە لە هەموو وەزارە هەردوو وەزارەت پەروەردە و خوێنی باڵای یاسامان هەیە یاسای تۆکمە و ڕێک و پێکمان هەیە ئایا تا چەند ئەو یاسانەوە خۆی جێبەجێبوون لە جێبەجێکردنەکەی بزەبت لە هەمان کاتدا ئێستا ئێمە لە وەزارەتی پەروەردەوە چاوەڕوانی ئەوە ئەکەین کە یاسایەکی گشتگیر و تۆکمەیان هەیە لە بواری پەروەردەوە کە تەواوی ماف و ئیمتیازاتەکان بۆ قوتابی بۆ مامۆستایان لە ڕووی هەیکەلیەتی قوتابخانەکان لە ڕووی پرۆگرامی خوێندن لە ڕووی مافی خوێندن کە قوتابی لە چ تەمەنێکەوە بۆ نمونە قوتابی لە تەمەنی 6 ساڵی ئیجبارە هەر دایک و باوکێک پێویستە پابندیەوە بێ مناڵەکەی بنێرێتە بەرخوێندن تاوەکو قۆناغی سێی ناوەندی و مافی ئیمتیازی مامۆستایان ئەو پەرتوکانێک کە لە بەردەستی قوتابیدان دوا ڕۆژێکی گەشتر یعنی سیستەمێکی تۆکمەتر بەڵام من هەمیشە ئەڵێم ئێمە هەرچەندە یاستای باشمان هەبێتن بەڵام ئەگەر بێت و سیستەمی پەروەردەت ئەو بناغەیە یان ئەو بینایەی کە و پرۆسەی پەروەردە و خوێندنی تێدا جێبەجێ ئەەکەی وەک پێویست نەبێت تۆ ناتوانانی ئەوەی کە مامۆستا هەیەی بیگەینێتە قوتابی باشە ئەمە وای کردووە کە ناوەندە ئەهلیەکان تایبەتەکان ئیستیغلالی ئەو وەزع بکەن بە تەکید
بەتەکید من خۆم کارم لەسەر ئەوە کرد هەر لە پرۆسەی خوێندنگە تایبەتەکان و حکومیەکان قوتابخانە تایبەتەکان بە حکمی ئەوەی کە بیناییەکی مۆدرنتر و شوێن فراوانتر ژمارەیەکی کەمتر قوتابی تێدایە خەڵکێک ئەوانەی کە لە ڕووی مادیەوە ئیمکاناتیان باشە منداڵەکانی خۆیان لە کەرتی حکومی دەربێنن ببیان بەنە کەرتی ناحکومی زۆر جار گلەی دایک و باوک لای من کە هاتیە گوتی باش ئەگەر سیستەمی حکومی باشە مامۆستایە لە قوتابخانەکە بۆ منداڵەکەی خۆی لای خۆنیە بۆ ئەیباتە کەرتی ناحکومی لەوە تێناگە لەوانەیە مامۆستا لەبەر ئەو تەزەخمەی ناوپۆل بێ ئەگەرنا من ئێستاش ئەڵێ من خۆم سێ منداڵم هەیە هەرسێکیان لە قوتابخانەیەکی حکومی ئەخوێنن یەک ڕۆژ نانێرمە کەرتی تایبەت چۆن قوتابخانەی ناحکومی ناڵێم باشنین باشن ستارداردن بەڵام من باوەڕم بە وزە و توانای مامۆستاکانی خۆمان بەتلانی پەروەردە هەیە بەڵام ژینگەی پەروەردە ژینگەیەکی قەبزە بڵێن تۆزێک بەرتەسکە ئەکرێتن وەزارەت لە داهاتوودا پلانی ئەوەیان هەبێتن کە بینایی زۆرتر دابین بکرێتن بۆ قوتابخانەکان بۆ ئەوەی بە شێوازی خەڵکی زۆریش چاوی لەسەر ئێوەیە ئێوە نوێنەرن کە ئەو کێشیان بۆ حەلکەن زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باش بۆی خاتووی حەسی بەگەردی بۆ هیواین کە کاری باشتر و بەردەوامتر بکەن من سوپاسی ئێوە ئەکەم ئومێد دەکەم دەستپێکی ئەم ساڵمان دوور بێ لە پەتای کۆرۆنا و قوتابیانی ئازیز و مامۆستایانی ئازیز بتوانن زۆر بە ئاسانی بگەڕێنەوە سەر ژیانێکی ئاسایی و دەست بە پرۆسەی خوێندن بکەن لەم ساڵەدا ئینشاءالله بۆ هیواین بابێکەوە ڕەوشی کەشوهای شارەکانی کوردستان ببینین. هەندێک دیمەن هەن لە سروشدا ئەوەندە جوانن کە زۆر جارە بینین لە بیرمان ناچێتەوە بۆ نمونەوەکو دیمەنی بزنەکەویەکان لە قەتپاڵی چیاکان و لەسەر لوتکەی بەرزایەکان لە پارێزگای ماڵاتیای باکووری کوردستان کە ئێمە ئێستا پیشانتان دەدەین کە لەلایەن دوو هاوڵاتیەوە بە کامێرای مۆبایلەکانیان تۆماریان کردووە و سەرنجی هاوڵاتیان و گەشتیارانیان ڕاکێشاوە
بزنەکەویەک وەک لە دیمەنەکان دەبینن بەسەر بەرزایی و شوێنە سەختەکانی چیاکەدا سەرەکەون و هاتوچۆکەن و بە سەردار و بەردی بەرزایەکەدا هەڵدەزنێن. ئەو دوو گەنجەش کاتێک گرتە ڤیدۆکان بڵاو کردوتەوەڵن با سروشتی خۆمان بپارێزین با لەگەڵ ئاژەڵەکاندا بچینە دەرەوە. جا خەسڵەتی بزن وایە سروشتی وایە کە تا شوێنەکە بەرز و سەختتر بێ بە ژینگەیەکی لەبارتریە بینێ و ئاسوودەترەتە. هەمیشەش ئەو گژوگیا یاخود ئەو خۆراکانە ئاخوات کە زۆر بەرزە لە لووتکەکانە یاخود لە قوپۆپی کۆتایی درەختەکاندایە و کۆی بینن دیمەنەکان دیمەنی ئەو بزنانن کە با قەتپاڵی شاخەکە ڕۆن و زۆر بە ئاسانی هەرچەندە زۆر سەختە بەڵام ئەوان بە شێوەیەکی زۆر ئاسایی بەسەریا سەرەکەون. بێگومان هەموو جیهان لە هەوڵیەوەدایە کە خۆی لە کۆرۆنا بپارێزێت بۆی ژیان ئاسایی بێتەوە. لە نێویشیاندا کەرتی یاخود بڵین پەروەردە بێ یاخود بابەتەکانی دیکە بێ یاخود هەموو شوێنەکان بێ کە بۆی جارێکتر ژیان بە ئاسایی دەست پێ بکاتەوە بچینەوە دۆخی جاران. سەرتاشێک لە پارێزگای خارپێتی باکووری کوردستان وەک هاندانێک بۆی کە زۆرترین کەس ڤاکسین وەربگرێت لە ئۆفەرێکدا ڕایگەاندووە هەر کەسێک ژەمی یەکەمی ڤاکسینی دژە کۆڕۆنا وەربگرێت ئەوە لە 140 داشکانی بۆ کات و هەروەها هەر کەسێکی ژەمی دووەمیشی وەرگرت بێەوە داشکانەکەی بۆ زیاترەکە بێتە لە 150 کە لە 150 نرخەکەی لێوەرەگرێت. بەپێی ئامارەکانیش تا ئێستا نزیکەی 216,000 کەس ژەمی دووەمی ڤاکسینیان لە خارپێت وەرگرتووە. سەرتاشێک لە پارێزگای خارپێتی باکووری کوردستان نووسراوێکی لەسەر سەرتاشخانەکەیدا هەڵواسیوە و نووسیوەتی هەر کەسێک ژەمی یەکەمی ڤاکسین دیژە کۆڕۆنای وەرگربێت لە 140 داشکاندین لە نرخەکان بۆ دەکات و هەروە هەر کەسێک ژەمی دووەمی ڤاکسینی وەرگربێت لە 150 داشکاندنی بۆ دەکات. ئەو هەنگاوی وەک هاندانێکە بۆ ئەوی زۆرترین کەس ڤاکسینی دژە کۆڕۆنا وەربگرێت. Malum bu son zamanlarda Elazığ'da دوای ئەوەی هەسمان کرد ژمارەی توشبوون بە کۆرۆنا لە شارەکەمان بە خێرایی زیاد دەکات بەریارمدا داشکاندن بۆ ئەو کەسانەی ڤاکسینیان وەرگرتووە بە نرخی گونجاو بکەم بە شێوەیەک هەر کەسێک ژەمی یەکەمی ڤاکسینی وەرگرتە بێت لە 140 و ژەمی دووەم لە 150 داشکاندنی لە نرخەکان بۆ دەکەین. %50 indirim diye. دوایەوەی ئەو سەرتاشە و هەنگاوینەوە هاوڵاتێکی زۆر بە تایبەت ئەوانەی ژەمی یەکەم و دومی ڤاکسینی دژە کۆڕۆنای وەرگرتووە سەردانی سەرتاشخانەکەیان کرد و سەر و ڕیشیان تاشی. هاوڵاتیان ئەو پێشنیازە بە گرنگ دەزانن بۆی زۆرترین کەس ڤاکسین وەربگرێت. Herkese burada sesleniyorum. داوا لە هەموو کەسێک دەکەم خۆیان بە ڤاکسینی کۆرۆنا بکتن چونکە نەخۆشخانەکان پڕن لە توشبووی کۆرۆنا. من ژەمی دومی ڤاکسین دژە کۆرۆناشم وەرگرتووە و ئێستا هاتووم سەر و ڕیشم بتاشم. سوپاسی هەنگاو هەوڵەکانی ئەو سەرتاشە دەکەین کارێکی باشە. Bir kampanya düzenlemiş. بەپێی ئامارەکان تا ئێستا زیاتر لە 27,800 کەس لە خارپێتی باکووری کوردستان ژەمی یەکەمی ڤاکسینی دژە کۆڕۆنای وەرگرتووە و هەروەها نزیکەی 216,000 کەس ژەمی دومی ڤاکسینی دژە کۆڕۆنای وەرگرتووە. ژمارەی توشبوون بە کۆڕۆنا لەو پارێزگایە بە تایبەتی و لە باکووری کوردستان بە گشتی بەردەوام لە زیادبووندایە بۆیە سەرتاشخانە و سەمونخانە و چێشخانەکان جارجارەوە فەری لەو شێوەیە ڕادەگەێنن. هەر سەبارەت بە وەرگرتنی ڤاکسین ئەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر ئەو هەوڵانی دەدرێت بۆی کە هەموو جیهان خۆی بکوتێت یاخود ڤاکسین وەربگرێت. زیاتر لە 5,000 منداڵیش لە ڕۆژهەڵاتی هیندستان هاتوون لە ڕێگەی پرۆگرامێکی تایبەتەوە سەردانی گەڕک و کۆمەلگە و ناوچە میلیەکانی وڵاتەکە دەکەن و هانی خەڵکە دەن بۆی کە ڤاکسین وەربگرن و هەڵمەتی ئەو منداڵانە کارێکی ئاسایی نییە و ئاسانیش نییە چونکە زۆر جار ڕوبەڕووی قسەی توند و هەڕەشەشە بنەوە بەڵام ئەوانیانەوێت بە وەرگرتنی ڤاکسین لەلایەن هاوڵاتیانەوە ژمارەی توشبوون بە کۆرۆنا و لەو یاخود ئەو پەتایە لە وڵاتەکان کەم بکەنەوە دەرگای قوتابخانەکانیان بکرێتەوە جارێکتر بڕۆنەوە ناو پرۆسەی خوێندن. ژمارەیەک منداڵ لە بیرزگەڕێکی میلی ڕۆژهەڵاتی هیندستان لە ڕێگەی پرۆگرامێکی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا سەردانی ماڵەکانی ناوگەڕەکە میلیەکان و ناوچە دوورە دەستەکان دەکەن و هاوڵاتیان هاندەدەن بۆ ئەوی ڤاکسینی دژە کۆرۆنا وەربگرن بۆی لەو پەتایە پارێزراو بن و ژمارەی توشبوون بە کۆرۆنا لە وڵاتەکەیان کەم بێتەوە.
کاتی دەستمان کرد بەم کارە و داوامان لە خەڵک کرد بۆی ڤاکسین وەرگرن دوو دڵبوونیان دەویست بەڵام ئێمە پێمان وتن و دڵنیامان کردن کە هیچ شتێک ڕوو نادات دەچینە ناو ماڵەکان ئەوانی جۆمان لێ دەگرن هەندێکیشان تۆمەتباریان کردین بەوەی کە پارە وەردەگرین بۆ ئەو کارە لەگەڵ سەرهەڵدانی کۆڤید-19 و سنووردارکردنی هاتوچۆ قوتابخانەکانیش داخران هەر بۆیە بەشێک لە قوتابیانی هیندستان بڕیاریان داوە دەست پێشخەری بکەن بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە ئەویش بەهاندانی خەڵک بۆ بەکارهێنانی ڤاکسین لە مانگی حوزەیرانی ڕابردووە دەستیان کردووە بەم کارە و زیاتر لە 11,000 کەسیان ڕازی کردووە بۆ خۆ تۆمارکردنیان بۆ وەرگرتنی ڤاکسین. دژایەتی زۆر هەبوو چونکە ئەوان ترسیان لە وەرگرتنی ڤاکسین هەیە بێگۆمان ڕازیکردنیان کارێکی ئاسان نەبوو بەڵام منداڵەکان سۆر بوون لەوەی کە دەتوانن ئەو کارە بکەن هێشتا دووبەرەکیەکە بەردەوام بوو منداڵانیش پێیان گوتن ئەگەر گوێ نەگرن ئێستا دەچین بۆ لای کەسێکی دیکە و ئێوە پارێزراو نابن بەم جۆرە لە قسەکردنی لۆژیکیانە بەردەوام بوون. Children were saying if they don't listen now. یەکێک لە گرنگترین ئەرکەکان بۆ منداڵان ئەوەیە کە زانیاری هەڵە لەسەر ڤاکسینەکە نەدەن هاوکات منداڵەکان تەنها ڕوبەڕووی وشەی نەخێر نەدەبوونەوە هەندێک جار وشەی توند و تەنانەت هەڕەشەش چونکە هەندێک پێیان وابوو ئەگەر ناویان تۆمار بکەن بە وەرگرتنی ڤاکسین ئەوە پارە لە هەژماری بانکی ئەوان دەبڕدرێت کاتێک ئەو گروپە منداڵانەی سەردانی ماڵەکانیان دەکرد دڵنیاییان کردبوونەوە کە کوتانەکە ئارەزومەندانەیە هەندستان زیاتر لە 100 کۆمەڵگەی خەڵکی هەیە نزیکەی لە 100 دانیشتوانی ئەو وڵاتە هەردوو دۆزی کۆڤید-19 وەرگرتووە. ئێستا با بچینە گیانی ئابووری و بزانین بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە کە بەم شێوەیە $100 ئەمریکی بەرامبەر بە 147,900 دیناری عێراقیە 100 یۆرۆ 173,250 دیناری عێراقیە 100 پاوند و 101,500 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 17,400 دیناری عێراقیە 100,000 تومانی ئێرانیش 5,480 دیناری عێراقیە و مسقالێک زێری عیار 24 423,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری عیار 21 373,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری عیار 18 317,000 دیناری عێراقیە. ئافرەتانی ناوچەی چاینا لا یۆنان خۆیان فێری ئامادەکردن و دروستکردنی خواردن و خواردنەوە کلتوری و کەلەپوریەکانەکەن کە هەزاران ساڵ لەمەوبەر دروست کراون. خانمان یۆنان کەرەستە و کەلوپەلی کۆن و کلتوری لە کاتی ئامادەکردنی خواردنەکانیش بەکارهێنن هەرەوە نییە کە خواردنەکە کلتوری یاخۆ دێرینە. لەناو کێڵگەکان خواردنەکان دروست دەکەن ئەمەش تایبەتمەندێکی دیکەی دروستکردنی خواردنەکەیانە و ئەنەوێت نامیلکەیەک یاخود منوەیەکی تایبەت بە خواردن بنووسنەوە بۆەوەی کە نەوەکانی داهاتوو سوودی لێوەربگرن و ئەم کلتوری خواردنیان لە ناو نەچێت. خانمانی دوورگەکانی کریت و چانایە لە یۆنان لەسەر شێوازە کۆن و کولتوریەکانی وڵاتەکەیان خواردنەکە لە پوری و شارستانیەکانیان ئامادە دەکەن. خانمەکان لە کاتی ئامادەکردنی خواردنەکان لە ناو کێڵگەکان بەرهەمەکان لێ دەکەنەوە و لەسەر ئاگردان و خەڵوز بە شێوەی سادە و هاوشێوەی سەردەمانی کۆن ئامادەیان دەکەن. ئەوە شتێکی بێوێنەیە من زۆر ئارەزوم لەوە بوو کە لە ڕێگەی ئەو شێواز و ئەو گۆزە و کەرەستانە خواردن ئامادە بکەم وەک ئەوە وایە لە سەردەمی کۆندا بژیت تامێکی تایبەتی هەیە. خانمانی یۆنان دوایەوەی لە ناو کێڵگە کشتتوکاڵەکان بەرهەمەکانیان لێ دەکەنەوە ئاگرێک دەکەنەوە و لە ناو مەنزەڵ و گۆزەی لە قوڕ دروستکرا و خواردنەکان ئامادە دەکەن ئەوەش وەک گرنگیدان بە هێشتنەوەی کللتوری خواردنە یۆنانیەکان کە هیچ کتێب و نامیلکەیەکی تایبەت بە خواردنەکان نییە و ئەوان دایانەوێت مێنۆی خواردنە کولتوری و کەلەپوریەکان ئامادە بکەن و هەروەها شەرابی تایبەتیش دروست دەکەن. Ez gelek hejvê rastiyê dikem xwarin û kerestên kûn bikartînin em dixwazin wan zanyariya bo qutabiyan li qutabxanan ve guhêzîn bû xelkê serdemên berê wekî niha bibînin. Xwarina îroke piyaz û temata û goştê kervîşkan û nîsko pêk hatiye ku di borî da jî gelek giringî pêk da.
سەردەمی یۆنانی کلاسیک لە ڕووی هونەر، میوزیک، فەلسەفە و شان و کاریگەری قوڵی لەسەر ڕۆژاوا هەبووە. هەروەها زۆرێک لەو خواردنەی لە یۆنان دروستکراون لەلایەن هاوڵاتیانی وڵاتانی ڕۆژاوا خواستێکی زۆریان لەسەر بوو و بەردەوام بەشێک بوونە لە خواردنانەی لەسەر خوانی شاهانەکان دانراون. ئێستاش یۆنانیەکان دەیانەوێت پارێزگاری لە کولتوری خواردنەکەیان بکەن و بەنووسرا و بێنە دۆکۆمنتیان بکەن. هەر سەبارەت بە خواردن ماڵپەڕی ئۆنلی مای هێڵس بڵاوی کردوەوە کە چەند خواردنێک هەیە زیان بە مێشک دەگەێنن و کاریگەری خراپیان لەسەر ئاستی بیرەوەریەکانە بێت. ئەو خواردنانەش منێستە بۆتان باسەکەم کە خۆتانی لێ بپارێزن. زۆر جارێ مازانین کە کەسانی پێش ئێمە نەنکمان باپیرمان خاوەن جستێکی تەندروست بوون، زانن لەبەرەوەی کە ئەم جۆرە خواردنانیان نەبوو یاخود زیادڕەویان ناکرد لە هەندێک خواردنی زیان بەخشە. بۆ نمونە خواردنەوە گازیەکان ئەمە زیانی هەیە بۆ مێشک، بۆ بیرەوەری، بە تایبەت بۆ منداڵان و بەکارهێنانی خوێ بە ڕێژێکی زۆر وەجگەلەوە زیادەڕۆیکردن لە خواردنی ئایسکرێم و دۆندرمە، بە تایبەت لەم وەرزەدا کە گەرمایە خەڵک زیاتر ئارەزوی خواردنەمەنیە ساردە و شیرینەکانەکات و هەروەها خواردنە لە قوتونراوەکانیش بە هەمان شێومانش کاریگەری نەرێنیان لەسەر بیرکردنەوە و مێشک هەیە. ئەمە خواردنانە بوون بۆم باسکردن کە زیانی هەیە ئەگەر زیادە ڕۆی تیا بکرێت بۆ بڵێن خراپە کە بیرکردنەوەمان لاوازەکە بە تایبەت بۆ منداڵان کە ئێستا منداڵان لە قۆناغێکی هەستیاردان بەردەوامیش ئایپاد مۆبایل بەکارێنن وە کەمتر چوونە ناو هۆڵەکانی خوێندن لەگەڵەوەشدا ئەم خواردنە خراپانیان هەبێ ئەوە زۆر بیرکۆڵە بن. ئێستا بە پێچەوانەکەی بۆتان باسەکەم چه خواردنێک هەیە کە سوودی بۆ بیرکردنەوەی مێشکمان هەیە. با بزانین ئەو خواردنانە چین. خواردنەوە دەریایەکان بە تایبەت ماسی. ئێمە لەوانێت زۆربەی خواردنەکانی دیکەمان دەست نەکەوێت لە ڕۆبیان بە یاخود لە چەندین خۆراکی دەریایی بێ بەڵام ماسی بەردەستەوە توانین و چرەسات بە تایبەت بادەم و گازۆ و هەروەها بەرهەمە شیرەمەنیەکان و میوەکان بە تایبەت مۆز و لیمۆ و پرتەقاڵ و هەروەها ئەو بەرهەموو خواردنانی لە جۆ دروست دەکرێن. هەموو ئەمانە کاریگەری ئەرێنیان لەسەر بیرکردنەوە و تەرکیزی زیاتر و فراوانکردنی مێشکی هەموو کەسێک یاخود مرۆڤەکان هەیە بۆی کە بتوانن خاوەنی بیرکردنەوەکی باشتر و ئارامتر بن. ئەمە هەموو ساڵێک کە نوێ ئەبێتەوە یاخود بۆنەیەک یەک نوێبوونەوەی ساڵێکی تەمەنیشمان بێت نەک هەر ساڵێکی نوێ بۆ نمونە ببێتە 2022 بەڵێنێکین هەوڵێن کە ئەم بەڵێنانە بە خۆمانین کە ئیتر تەندروستتر بژین باشتر بخۆین هەرچەندە لە تیۆردا ئەو بەڵێنە ئاسانە ئەڵێن تاو بەڵێنێکمان ناوە بێم ساڵ زۆر باش بین لە دوایەوەی کە بووم بە 18 ساڵ بووم بە 25 ساڵ ئەوەنە ئەم بەڵێنانەیە بەڵام جێبەجێکردنی پێویستی بە هەنگاوێکی ڕاستەقینەیە ئەبێ بە ئیرادێکی بەرزەوە بتوانی ئەو بڕیارە بیت. ئێمە لێرە ژمارەیەک ئامۆژگاریتان پێشکەشەکەین کە لە راپۆرتێکی ماڵپەڕی هەر بیوتیدا هاتووە ئاماژە بەو خواردنانە کات کە کاریگەری لەسەر تەندروستێکی باشترە بێت و ئەوانیش بریتین لە هەموو چاوریەکان خراپ نین بەڵام لەگەڵیدا نابێت زیادە ڕۆیتیا بکەی و ئاڤۆگادۆ گوێز کە یارمەتیدەری هاوسەنگی هۆرمۆنەکانی ئافرەت دەدەن ئەوە لەو خواردنانن کە سوودی هەیە و خواردنەوە گازیەکان بگۆڕە بۆ چای گیایی واز لە پپسی و یاخود جۆرەکانی خواردنەوە گازیەکان بێنە ئەتوانی هەر خۆراکێکی دیکە یاخود هەر گژوگیایەک چایەک کە وشکی کەیتەوە کەمێک لە ئاوی گەرماداینێت نەک بیکوڵێنی بیخۆیتەوە ئەمە زۆر باشترە وەژەمە خواردنەکان ڕێک بخە و کەمیان بکەرەوە بە جۆرێک با لە سێژەم کەمتر نەبێت یاخود دەتوانی کەم خۆری دایم خۆر بیت. با هەمیشە سەوزەکان بەشێکی سەرەکی بن لە خواردنەکانت هەرگیز خوانی ژەمەکانتان با بەبێ سەوزە نەبێت. لیستی خواردنەکانت ئامادە بکە و فری و مەخۆ بە گۆڕینی خواردنەکانت و هەروەها گرنگی تەواو بە خواردنی ماسی بدەن. جگەلەوە بە قاپەکەت بچووک بێت لە ڕووی دەرونیەوە یارمەتی دەدات لە زۆر زوو خواردن
یاخود بڵین لە زۆر خواردنیش بوەستیت ئەوە نەبێتەوەی کە زۆر بخۆیت قاپێکی بچووکە و تاو تێرم خواردووە و ژماردنی کالۆری ڕێگە نییە بۆ تەندروستی بەڵکو سەرنج بخەرسەر کوالیتی کالۆریەکە. مەبەستم بوو ئەمڕۆ کە زۆرترین زانیاریتان پێ بدەین کە لەگەڵ هاوکارانم ئامادەمان کردبوو بۆی کە بتوانین ئێوە هەمیشە لە تەندروستێکی باشدا بمێنن وەکوبینەران و بیسەرانی پرۆگرامی ڕۆژباش سوود لەو زانیاریانە وەربگرن لە خواردنەکان تا خاوەنی تەندروستێکی باش بن. بڕگە بابەتەکانی ئەم ڕۆژم پێشکەشکردن هەمیشە لە خۆشیدا بمێنن ماڵاوە.